الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان لشوي تري جمعي مباركة لخدمة الروح باقي پیغمبر صلى الله عليه وسلم بدم صلوات وذكر واستعيشي وبيغمبر الناس داروا بأميدي أويك ناومان تومار بي لخدمة بيغمبره بأميدي دعاء خيري وبيغمبر الناس دارا بومان كبدعائك وبيغمبر الناس دارا خواهي تبارك وتعالى حسن خاتمان في بخشي إصلاح حالي خمان وخانا ودم الله مدال مانكات ديارة يكيك للصالحان خواليان رازي بي خوبة بيغمبري خواه بينا صلى الله عليه وسلم طبعا تنجارو تمانا كبيغمبري خواه فرميحة زكاة بخاري مسلمة من رآني في المنام فقد رآني حقا فإن الشيطان لا يتمثل به. پیغمبر فرمی صلی الله علیه وسلم اوی من ببینی لخوا حقیقت من ببینیوە چونکە الشيطان بە هیچ شێوازێک ناتوانێت خۆی بەرێت دەسەر شێوازی من ئەمە عیزەتێکە خوا بە پێغەمبەری داوە صلی الله عليه وسلم. یەکێک لە صالحان خەو بە پێغەمبەرەوە بینێ لەبارەی مەولود و مجلیسی مەولودەوە پرسیار لە پێغەمبەرە کا صلی الله علیه وسلم ئایا مجلیسی مەولود ڕەوایە دروستە دروست نییە؟ پێغەمبەری خوا لەو وشيك وڵامی ئەداتەوە بەڕستەیەک ئەفەرمێت من فرح بنا فرحنا به هەر کەس بە ئێمە خۆشحاڵ بێ ئێمەش بۆ خۆشحاڵی. جا لە مەنزوری ئەم حەدیسەوە تیشی ئەم حەدیسەوە کە ئێمە تیش بخێنە سەری ئەمە تەبعەن لەخوا بە پێغەمبەری خوا بەم کەسەوتەوە وی عولەما ئەفەرمن بە حەدیس ئەژمار ناکرێ بەڵام پێغەمبەری خوا لەخەوا بەم صالحەی فەرمووە. هەندێک کە فەرمووی شێخی شازلی بووە بەرحاڵە کەسێک بووە بەم شێوازە پێغەمبەری خوا فەرمیەتی لە خەویا هەر کەسێ بە ئێمە خۆشحاڵ بێ ئێمەش بۆ خۆشحاڵی. دیارە ئەگەر ئێمە سەیری ئەدیبان و شاعیران و کەڵەپیاوانی خۆمان بکەین زۆرێک لەو زاتانە لە وەسف و ستایشی پێغەمبەری خوا شعریان وتووە فەرمایشی جوانان فەرمووە ستایشی پێغەمبەریان کردووە هەر کەس بە شێوازێک تەشبیهی پێغەمبەری کردووە باسی جوانی و گەورەی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم. وەفایەکێک لەو شاعیرانەی کە بەڕاستی لە شعرەکانیا زۆر جارێک ئەم زاتە بەڕێزە کە باسی پێغەمبەرەکە وەسفی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم کە تۆ شعرەکەی وەفایی ئەخوێنیتەوە وا هەستەکەی کە وەفایی باسی کچێکەکە باسی کیژۆڵەیەکەکە باسی معشوقەکەیەکە کە مەسەڵەی ئافرەتێکە بەڵام وەفایی مەبەست لەو ستایشانە و لە چاو برۆ لە ئەو هەستە ناسکەی خۆی کە دەری ئەبڕێت بۆ معشوقی ئافرەت نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆ نمونە لە یەکێک شعرەکانی ئەفەرمێت غەریبی تۆم نەخۆشی تۆم بە گۆشەی چاوی بیمارت ئەسیری تۆم شەهیری تۆم بە نوکی تیری مژگانت. طبعا ئەمە وەفایی ئەمەکێکە لە شعرەکانی بۆ من لە یەکێک شعرێکی دا فەرمێت وەفایی کەوتە حەڵقەی زولفت ئیدی مەیدە بەرمژگان کە من کوشتەی تەنافت بم چه حاجەت تیرە بارانت. طبعا لە شوێنێک دا مەسەڵی باسی چاو برۆی پێغەمبەری خواکە باسی دەمولەی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم باسی قەد و باڵای پێغەمبەری خواکە هەمووی بەبەستی چیە پێغەمبەری خوایە بە بەڵگەی چی پیرەمێرد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ وەفایی لە حەجا بێ تەمان لە دیوانی وەفایە نەقڵ کراوە وەفایی لە شاری سابڵاغی ئێران ئابێ لەوێ مەلا ئابێ چەند جارێک چووە بۆ حەج و عومرە ئەم زاتە مبارەکە جاری سێمی بێ کە ئەچێ بۆ حەج پیرەمێرد پێیە فەرمێت وەفایی خەڵکی سابڵاغ پێت ئەڵێن بەڕاستی تۆ هەرچی شعر هەیە بە باڵای ئافرەت و جوانی ئافرەت و قەد و باڵای ئافرەتە. وەفایەک ئەفەرمێت ئەگەر من ئەمەم لە پێناو عیشقێکی مەجازیاوەتۆ و لە پێناو ئافرەتاوەتۆ و جوانی و ئافرەت و قەد و باڵای ئافرەتایە ئەوە ئەم جارێ ئەگەڕێمە مەلای سابڵاغ وەلا ئەهلی سابڵاغ. بەڵام ئەگەر لە خۆشەویستی پێغەمبەرە من ئەمەم وتە بێ و من بە پێغەمبەرە هەڵم دابێ ئەم شێعرانە و ستایلی پێغەمبەرم کردووە باس پێغەمبەر کردووە ئەوە تأكيد بميواني پیغمبر ابو مناقر رموا چونکە پێغەمبەری خوا من فرح بنا فرحنا به ئەوەی بە ئێمە خۆشحاڵ بێمەش بۆ خۆشحاڵین. دڵنیا بە پیرەمێرد ئەم شعرانەی من هەمووی بە باڵای پێغەمبەرا بووە
بەڵام خەڵکی سابڵاغ و باقی خەڵکانی ترن وەکو خەڵکی ئەمڕۆ تەفسیر و تعبیر و لێکدانەوەی خراپی بۆ ئەکەن. پیرەمێرد سوێن دەخوا ئەفەرمێ وەڵڵاهی لە پاشان زیارەتی مەدینەمان کرد، حەج و مەناسکی حەج تەواو بوو، زیارەتی پێغەمبەری خوا تەواو بوو، وتی چوون زیارەتی شوهەدای ئوحود بکەین. وتی لە پاش زیارەتی شوهەدای ئوحود لەسەر کێوی ئوحود وەفایی نەخۆش کەوت و سکێشەیە بوو، هەر بەو سکێشە سەعاتی نەخایان گیانی دەرچوو. هەر لەوێ شۆریمان کفرمان کرد. جا پیرەمێرد دەفەرمێ وەڵڵاهی بەم دەستانەی خۆم شاردنەوە لە لمی کێوی ئوحودا. خۆشەویستان، ئەمە وەفایی شێعرەکانی لە عیشقی پێغەمبەری خوا وتووە. بۆیە هەر کەسێک ئەوێت لەگەڵ پێغەمبەرا بێ، عاشقی پێغەمبەر بێ، بە پێغەمبەر خۆشحاڵ بێ، دڵنیا بە لەگەڵ پێغەمبەرایە، دڵنیا بە پێغەمبەر بۆ خۆشحاڵە. ئەو شتەی کە تۆ ئەگەیەنێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو شتەی کە وا تۆ ئەکاتە خۆشەویستی پێغەمبەر، ئەتکا بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەر خۆشحاڵەکەی و پێغەمبەر ئەکەی بە دڵسۆزی خۆت تکاو شەفاعەتی وە بکە. ئەوەیە کە تۆ هەمیشە و دایم دەم و تەر بێ بە سڵاوات لەسەر پێغەمبەرە صلی الله علیه وسلم، باسی ئەو پێغەمبەرە بکەی، بۆ پێغەمبەرە خۆشحاڵ بی و هەرگیز هەر کەسێک، هەر شاعیرێک، هەر ئەدیبێک خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەری خوا دەربڕی، تۆ نەی بیدێتە بەر بەڕاستی تیری ڕەخنە و ڕەخنەکاری بە عەقڵ و بە هەست و بە شعوری خۆت تەعامل لەگەڵ شعرەکانی بکەی. بێخودە، نالیە، وەفاییە، مەولەویە، هەر کەسێک لە ئودەبا و نوقەبا و شوعەرایە هەموو شعرێک کە وتویانە بە باڵای پێغەمبەرا وتویانە صلی الله علیه وسلم. خوایە لێت دەپاڕێنەوە لەبەر ئیسمی عەزەمی خۆت، لەگەڵ ئەو پێغەمبەرا حەشرمان کەی، لەگەڵ ئەو پێغەمبەرا دامان بنێی، لە دیوانی ئەو پێغەمبەرا ناومان تۆمار کەی، بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرمان بخەی صلی الله علیه وسلم. یا ربی خوایە لێت دەپاڕێنەوە لەبەر جاه و مەقامی ئەو پێغەمبەرە نازدارە، وەکو وەفایی، وەکو باقی شوعەرا و ئودەبا و نوقەبا و نوجەبا و ئەولیا و ئەو زاتە پیرۆزانە کە عاشق و ئەوینداری و پێغەمبەرە بوون، حوسنی خاتیمەیان بوو. خوا حوسنی خاتیمەی بە خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بی، ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان بکەی، ڕزق و ڕۆزی حەڵالمان بی، شیفای جەسەد و ڕۆحی هەموو لایەکمان بی، شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی، شیفای نەخۆشەکانی ماڵەوەمان، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی. ئەوانەی داوا دوعای خەیران لێ کردوین، بەتایبەت نەخۆشەکان خوا شیفای عەجیب و پەریان بۆ بنێرە. خوایە ئەم وەبا و نەخۆشەشکەوە ڕووی لە وڵاتمان کردووە، ڕووی لە وڵاتی مسلمانان کردووە، ڕووی لە شاری سلێمانی کردووە. خوایە لێت ئەپاڕێنەوە بە بەرەکەتی ناوی پێغەمبەر، لەبەر خاتری پێغەمبەر، لەبەر خاتری سڵاواتمان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوایە لەسەرمانی هەڵگرە، خوایە هەمومان سەلامەت کەی، ئەوەشی تووشی بووە خوایە شیفای عاجل و پەلەی بۆ بنێرە. یا ربی خوایە گیان سەلامەتمان کەی، هەموو مسلمانان سەلامەت کەی. یا ربی خوایە گیان بە ئیمان و بمانژێنە، بمان بێنە زیندومان کەرەوە، بەرتکا و شەفاعەتی و پێغەمبەر نازدارەمان بکەی، بەزەوی بەکەساتی و داماوی کاتی سەرمەرگمان بێتەوە، شەهادەت بێنین بە حەق بأشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بدرنا ولايته لناو قبرشا لناو تسكي وتاريخي ناو غورا فردارا زبان من ثابت كي والله من فريشتكاني ناو غورا. يا ربي خواهي جان ليت أبارينوا لباوكو دايك من خوش با درجاتي باوكو دايك من عاليك. يا ربي خواهي جان ليت أبارينوا يا ربي خواه رسول رزي حلالهم ولايك من با همو من لحرام ولتاوان ولمعصية ولفاحشة ولكاري خرافة پارێزاوکە هەمیشە و دایم بە عشقی پێغەمبەرەوە بژین، بە عشقی پێغەمبەرەوە بمرین، بە عشقی پێغەمبەرەوە زیندوو بینەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.